چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. کابرایەکی کەڕ و سەردانی نەخۆش. ڕۆژێک کابرایەک چاوی کەوت بە دۆستە کەڕەکەی و سەرزەنشتی کرد و وتی: دراوسێکەت نەخۆش کەوتووە، تۆ بۆچی ناڕۆی بۆ سەردانی؟ یاروی گوێگران بەڵێنیدا بە زووی بچێتە سەردانی. کاتێ هاوڕێکەی ڕۆیشت بەخۆی وت: من کەڕم و دەنگی ئەو نابیستم، چۆن بزانم ماخۆ و چی دەڵێت، بە تایبەت ئێستا کە نەخۆشە و ناتوانێت دەنگ هەڵبڕێ. بەڵام خۆ هەر دەبێ بسمە سەردانی، نابێت گوێگرانیم ببێتە هۆی ئەوەی نەچمە سەردانی. کابرای گوێگران لای خۆیەوە هەڵی سەنگاند: قەی ناکە، خۆ بە زوڵەی لێوەکانی دەتوانم حاڵی ببم کە چی دەڵێ. کابرا لە زەینی خۆیدا گفتوگۆیەکی ئامادە کرد بەم شێوەیە: من ئێژم، ئەی دۆستی نەخۆشحاڵت چۆنە؟ ئەوی ژێژێ ئەلحەمدلای باشترم. من ئێژم ئەلحەمدلای، پاشان دەپرسم چیت خواردووە؟ ئەوی ژێژێ شروبێک کە دکتۆر بۆی نووسیوم یان شۆرباوێ شتێک. من ئێژم نۆشی گیانت بێ، ئینجا دەپرسم ئەی پزیشکەکەت کێیە؟ ئەو ێژێ فڵان تەبیب. من ئێژم پیاو خەدەمی مبارەکە، ئێمە دەیناسین، چاک دەبیتەوە، چونکە بچێتە هەر شوێنێک حاجەتی خەڵکی جێبەجێ دەکات. کابرای کەڕ دوایەوەی ئەم پرسیار و وەڵامەی لە زەینی خۆیدا ئامادە کرد، چوو بۆ سەردانی دراوسێ نەخۆشەکەی. لەوێ لە نەخۆشەکەی پرسی: حاڵت چۆنە؟ نەخۆشەکە وتی: لە تاوازاردا خەری کە دەمرم. کابرای کەڕ وتی: ئەلحەمدلای. نەخۆش بەو قسەیە حاڵی زۆر تێکچوو، بەخۆی وت: ئەمە چ سوپاس گوزاریەکە، ئەم کابرایە دوژمنی ئێمە بوونەمان دەزانی. کابرای کەڕ ئەم جارە پرسی: چیت خواردووە؟ نەخۆشەکە بە نیگەرانیەوە وتی: زەهری مار. کابرای کەڕ وتی: نۆشی گیانت بێ. نەخۆشەکە پتر غەمگین بوو، تووڕەیی گیانی تەنی و گومانی نەما کە ئەم کابرایە دۆستی نییە. کابرای کەڕ پرسی: پزیشکەکە کێیە؟ نەخۆش وتی: ئیزرائیل. کابرای کەڕ وتی: پیاو قەدەمی مبارەکە، کاری خۆی باش دەزانێ، بە زوویی چارەت دەکا. کابرای کەڕ لە ماڵی دراوسێکان هاتە دەرێ و خۆشحاڵ بوو بەوەی یەرکێکی باشی بەجێهێناوە بە سەردانیکردنی نەخۆش. لە لایەکی دیکەشەوە نەخۆشەکە دڵخۆش بوو بە ڕۆیشتن و لە کۆڵبوونەوەی ئەو. بەخۆی وت: ئەمە چ سەردانیکردنیەکە؟ سەردانکردنی نەخۆش بوو ئەوەیە دڵی نەخۆش ئارام بکەنەوە و دڵی بدەنەوە تاوەکو خەم و پەژارەی بڕەوێتەوە. کەچی ئەم دوژمنە بێ هیچ ڕەچاوکردنێک دوژمنایەتی خۆی ئاشکرا کرد. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تانە و گاڵتەکردن نییە بە ناتەواوی و کەم و کورتی زەستەیی، بەڵکو لاقرتەیە بە لاوازی و کەم و کورتی دەرونی. کابرای کەڕ چونکە دەیەوێ ناتەواوی زەستەیی بشارێتەوە تووشی کێشە و گرفت دەبێت. ئەم مەسەلەیە تووشی بەراوردکاری دەکات. بەراوردکاری کابرای کەڕ لە حەقیقەت دوور دەخاتەوە و دراوسێکەی نەک دڵخۆش نابێ بە هاتنی بۆ لای، بەڵکو دەبێتە هۆی نەفرەت و ئازاریش بووی. هەموو ئەمانەش لە کەم و کورتی دەرونیەوە سەرچاوە دەگرێت. زۆرێک لە خەڵکی پێیان وایە فەرمانبەرداری خواوەند دەکەن، وەلێ لە ڕاستیدا گوناه دەکەن. وای بۆ دەچن بەڕێی ڕاستدا دەڕۆن، بەڵام چەشنی ئەم کابرا گوێگرانە بەڕێی چەوتدا ئەنگاو دەنێت.